ئەنجامنەدانی هەڵبژاردن و دواخستن و ڕێگنەکەوتنی لایەنە سیاسیەکانی کوردستان ڕۆژ بە ڕۆژ قەیرانەکانیش قوڵتر دەکاتەوە و لە ناوخۆی کوردستانیش دوو ئیدارەیی زیاتر تەشەنە دەسێنێت. مامۆستایەکی زانکۆی زانستە سیاسیەکانیش باز لەوە دەکات ناکۆچی سیاسی گەیشتۆتە ئاستێک قەیرانی سیاسی و یاسایی دروست کردووە. بەداخەوە لە هەرێمی کوردستان بەهۆی ناکۆکیە سیاسیەکانەوە گەیشتە قەیرانێکی سیاسی و یاسایی و هەروها ئاستێکی هەرێمی و نێودەوڵەتیشی وەرگرت کە ئەمە بووە هۆی کارێک کە کۆمەڵی لێکەوتی لێ بکەوێتەوە. یەکەمینیان لێکەوتی نەبوونی متمانە وردە نەبوونی متمانە لەسەر ئاستی هەرێمی کوردستان زیاترە بێ. دووهەمینیشیان ململانیەکان لەسەر ئاستی بەڕێوەبردننی هەرێمی کوردستان واتە بابەتی دوو ئیدارەیی زەقە بێتەوە. سێهەمینیشان یەکگرتووی کاریگەری هەیە لەسەر یەکگرتووی لەسەر ئاستی نێودەوڵەتی. بەشی زانستە سیاسیەکانی زانکۆی سڵاحەدین پانێڵێکی بەڕێوەبرد لەبارەی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. مامۆستا و قوتابیانی زانکۆ باز لەوە دەکەن کورد لە ساڵی 1992ەوە خۆی پرۆسەی دیموکراسی خستۆتە ژێر پرسیار و ئێستاش کورد بیانووی ئەکادمی و زانستی داوەتە دەستی بەغداد تاکو دەزوەردان لە کاروباری هەرێمدا بکات لە کاتێکدا پێشتر خۆی دەسەڵاتی هەبوو. ئێمە لە سەرەتای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و لە ساڵی 1992 ئێمە پرۆسەی دیموکراسی هەرێمی کوردستانمان خستە ژێر پرسیارەوە. ئێمە بە ئەنجامەکان ڕازی نەبوون لە کاتێکدا و کاتە دوو پارتی سیاسی لە دەسەڵاتدا بوون و دەرئەنجام شەڕی ناوخۆشی لێکەوتەوە و دوای تەوابوونی شەڕی ناوخۆ و هەڵبژاردننی دووەم لە ساڵی 2005 ئەو کێشە زەقانی کە لە نێو شەڕی ناوخۆدا هەبوون قوڵتر بوونەوە. وای لێ هات هیچ خولێکی پەرلەمان نەتوانراوە لە کاتی خۆیدا جێبەجێ بکرێت. ئەمە خۆی بیانوویەکی ئەکادمی و یاساییە تاکو حکوومەتی عێراق پێێتە تەداخل بکات و ئەو دەسەڵاتە لێوە بگرێتەوە کە پێشتر خۆن ممارەسەت دەکرد. ئێمە بە درێژایی مێژوو کێشەی یەکڕیز نەبوون و دیموکراسی نەبوونی یاخود باوەڵێم ئاڵۆگۆڕی دەسەڵاتمان بە ئازادان و بە سربەخۆیانە نەبووە. هەندێک جار زۆر بەداخەوە هێزە نیشتمانیەکان لەسەر ئەساسی کورسیەک یاخود دوو کورسی ناکەوەنە ڕێککەوتنی سیاسی هێڵە نیشتمانیەکان دەبەزێنن کە ئەمە لێکەوتەی بە خراپی لەسەر هەرێمی کوردستانە ئەشکێتەوە. ئێمە نەمانتوانی کێشەکە لە هەرێمی کوردستان لە نێوان ئەحزابی سیاسیە چارەسەر بکەین کە ئەمە ئەتوانین بڵین نەبوونی ئیرادەیەکی سیاسی بوو لەلایەن هەندێک لەلایەنی سیاسیەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. ئەمە متمانەش نەبوو لەگەڵ یەکتریا ئەو هێزە سیاسیانە. بەهۆی ململانەی حیزبەکانی دوو پارتی دەسەڵاتەوە هیچ هەڵبژاردنێک لە هەرێم لە کاتی خۆی ئەنجام نەدراوە و هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستانیش پاش 3000 دواخستن هێشتا وادەی چوارەم بۆ ئەنجامدانی دیاری نەکراوە بەهۆی یەکلانەبوونەوەی سکاڵایەکی یەکێتی لەسەر یاسای هەڵبژاردن و کورسی پێکاتەکان لە دادگای فیدراڵی. چاوەڕوان دەکرێت دادگاکە ڕۆژی 18 ئەم مانگە بڕیاری کۆتایی لەبارەوە بدات. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.